خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین. ساوێن خاستنی وەشەنی هەورامی زانیت؟ وڵای ئەو خاستنی وەشەنی خۆیان لاگرێوانەی لێزان باش ئەوەی هیچی نازانی کاتە با مۆزوعەکە باسکەین. ئێمە کەسمان هەورامی نازانین نە من نەساوێن، بەڵام ئێستا ئەگەر بمانەوێت فێری هەورامی ببین ڕێگایەکی ئاسانتر هەیە لەبەرەوەی کە ئێستا ژیانمان زۆر بەم ئەلکترۆنیە و ڕۆژانە مۆبایلەکانمان بەدەستەوەیە هەمومان. لەوانەیە قورس بێت لەوەی کە کتێبێک بۆ هەمیشە پێمان بێت، فەرهەنگێک بێت، بەڵام ئەم فەرهەنگە ئەگەر بە ئەلکترۆنی بێت ئاسانتر من نەتوانم لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە لە مۆبایلەکەی خۆمە کە وشەیەکی هەورامی نەزانم سۆرانیەکەی بنووسم و ئەو هەورامەکەم باتێ. کۆمەڵێک گەنج کاریان لەسەرەوە کردووە کە فەرهەنگی وەرقوڵ کە پێشتر خۆی هەبووە فەرهەنگەکە ئەمان هەوڵیان داوا بکەن بە ئەلکترۆنی بۆ ئەوەی بە ئاسانتر بەردەست بێت و بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت فێری هەورامی بن یاخود هەندێکجار لەوانەیە زۆر کەسمان هەبێت بیەوێت وشەی زیاتر فێر بێت یاخود شێوەزاری باشتر فێر بێت. جا ئێمە ئەمڕۆ میوانداریمان کردووە لە بەڕێز دۆستی پشتیوان کە باس لە فەرهەنگی وەرقوڵ ئەکات و بەڕێزیان پرۆگرام سازن هەوڵیان داوا ئەو فەرهەنگە بکەن بە ئەلکترۆنی. کاک دۆستی سڵاو لێبێت و بەخێر پێی سەر چاومان. زۆر سپاس بۆ کورسات مەگەزینیش بۆ میوانداریە. زۆر سپاس بۆ بەڕێزیشت. سەرتا با باسێک لێ بکەین بزانین بیرۆکەی بە ئەلکترۆنیکردنی فەرهەنگی وەرقوڵ چۆن بوو، چۆن دەستان پێ کرد. سەرەتا ئەم بیرۆکەی هاوڕێی عەزیزم کاک موین سعید بوو، هاو بۆی باس کردم و ئیترمیش بیرۆکەکەم زۆر لاجوان بوو کە ئەو پێشتر خۆی کتێبەکەی بینی بوو هی فەڕەن کتێبەکەی مامۆستا جەمال حەبیبوڵڵایە. ئێترەویش هاو بۆ منی باس کردوتی بە ئەمە بکەین بە بەرنامەیەکی مۆبایل ئەپلیکیشن. ئێترمیش زۆر بەلام و جوان بۆ قبوڵم کرد و بڕیارمان نەکاری لەسەر بکەین. کەواتە کاک دۆستی ئاگادارەوەی کە وەرقوڵ چمانایەکی هەیە، ینی پرسیارە کرد لە مامۆستاکە بڵێ وەرقوڵت بۆچی هەڵبژاردەوە واتای چییە؟ بەڵێ وەرقوڵ بە شێوەزاری سۆرانی بەمانای بەرکوڵیەت. بەرکوڵ جانە ئەمزای بەزار حەزم کرد بە بینەران بڵێیت و وتم بزانم لەگەڵی پرۆگرامەکە و جانە پرۆگرام سازی بۆ کردوتم بزانم هیچ وشەیە فێربووی زانیوتە واتای چییە. کاک دۆستی قورس نەبوو هەورامی نەزانیت ئیش لە کارێکا بکەی لەوەی کا فەرهەنگی سۆرانی بۆ هەورامیان خۆش بوو ئەزمونێک بوو بۆ بەڕێزت؟ وڵای زیاتر ئەوەی کە بۆ نمونە کاریگەری بەیان بربەست بێ بۆ ئێمە تەنها لە ڕووی پرۆگرام سازیەکەوەیە ئەو داتانی کە هێتە لە لای ئێمە بە شێوازێکی ئەو شێوازی کە خۆمانەوێ ڕێکوپێک بیکەین بە پرۆگرام و تاوینە وەکو ماناکانیان شتێک ئێمە خۆمان لە بەبوونەوەی کە من لە زانکۆی هەڵبژار خوێندومە لەوێ چەند هاوڕێیەکی هەورامیم هەبووە، ینی لە ڕێگەیەوانەوە توانیمانە ئەگەر شتێکی بۆ نەزانیان پێماوت و ئایا بەم شێوازە گونجاوە، ینی پرسیارمان بە ئەو کەسانە کردووە کە هاوڕێمان و هەورامی. باشە کاک دۆستی چێن ئەوانەی کە ئەتوانن سوودمەند بن لە وەرقوڵ؟ خۆی وەرقوڵ وەگوتمان فەرهەنگێکی دیجیتاڵی کوردیە کە یەکەمین فەرهەنگی هەورامی بۆ سۆرانیە. لە ئێستادا هەموو خەڵک بە تەواوەتی چۆتە ناو دنیای دیجیتاڵیەوە، بۆیە لە ئێستادا خەڵک تەواو ینی تر هەموو کاتێ مۆبایلەکەی لە بەردەسایە، بۆی هەر کاتێ لە شوێنەکە بێتەوە ئەگەر بتەوێ مانای وشەیەکی هەورامی بزانی لە سۆرانیەکە یان بە پێچەوانەوە ئەوە توانی هەر ڕاستەوخۆ لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بگەڕێی بۆ ئەو وشەیە و بە ئاسانی ماناکەی بزانیت. زۆر باشە. لە چەند وشە پێکاتەوە فەرهەنگەکە؟ 1920 وشە چەنە خۆی زیاتر بوو، بەڵام لەبەر کۆمەڵێکەوە کار هەنێ وشەیمان لێ سڕیەوە. زۆر باشە. باشە ئەم ئەپە چی لە خۆ برێت بەگشتی؟ بەگشتی ئەو وشانەیە کە لە فەرهەنگەکەی مامۆستا جەمال هەبووە کە وەگوتمان 1920 وشەیە وە کۆمەڵێک تایبەتمەندی تیا وەکو گەڕانی زیرەک کە بە ئاسانی توانی بۆ هەر وشەیەک بتەوێ بگەڕی و دۆخی تاریک و دۆخی ڕووناکی تیا و هەر وشەیە کە خۆ بەدڵە بێتوانی زیایکەی بۆ لیستی دڵخوازەکان و هەر وشەیەکیش کە بەدڵە بێتوانی لەبەری بگریتەوە بینێری بۆ هەر کەسێکیان لە لای خۆ بیڵیتەوە. زۆر باشە. ئەم وشەیە بۆ بەشی دڵخوازەکان زیاکی کە لە فەرهەنگەکەیە هەیە ئەتوانین وشە زیاتر بکرێت بۆ فەرهەنگەکە؟ ئێمە داتاکە بەو شێوازە لە لای خۆمانەوە داماناوە کە توانین ئەپدەیتی کەینەوە نوێی بکەینەوە ڕۆژانە هەر کاتێک گەرزانیمان کێشەیەکە بێت لە داتاکە یان لە داهاتوو هەشتێکی نوێمان بێت ئەتوانین نوێکردنەوەیکی بۆ بنێرین و داتاکە بەبێ ئەوەی بەرنامەکە دەستکاری پێیان نوێ بکرێتەوە لە ئەو کۆگای داوازانەکان هەر ڕاستەوخۆ لەناو بەرنامەکە خۆی نوێکرێتەوە. باشە کاک دۆستی وشەکان لە با بڵێن لە سۆرانیەوە بۆ هەورامی یانش لە هەورانیەوە بۆ سۆرانیە چۆن ئەمان؟ خۆی فەرهەنگەکە لە هەورامیەوە بۆ سۆرانیە، یعنی ئەبێ وشەیەکی هەورامی بنووسی ئینجا ناوایان کێشە نیە لە ناو بەرنامەکەیە بە هەر شێوازێک تۆ بگەڕێ ئەو بۆ تێنێ هەم بە هەورامی یان بە سۆرانی. زۆر باش. داتاکتان لە تا ئەستا چەند کەس بەکارهێناری ئەم ئەپەیە لە ئەندروید و لە iOSیش؟ تاوەکو ئەمڕۆ کە سێرم کرد لە ئەندرویدا نزیکەی 500 داونلۆدی هەبوو و لە iOS ئەویان نازام سێرم نەکرد بەس کۆتا جار لە ئەندرویدا سێرم کردەوە. کاردانەوە چۆن بوو؟
وڵی شتێکی خۆشە بەڕاستی کە بینی شتێک کە بۆ زمانی کوردی بکەیت و ئەنجامێکی باشە بێت و خەڵکیش بەدڵی بێت ئێترەوە هاندانی زیاترمانەکە بۆ ئەوەی ئیشی جوانتر و وە لە داهاتوو شایشی زیاتر بکەین. کاک دۆستی وەکو پرۆگرام سازێک تاوەکو چەندێک گرنگە ئەم سیستمانە دروست بکرێن بۆ پاراستنی فەرهەنگی کوردی بۆ ئەوی کە بپارێزرێن لە ناوچوون. وڵی لە ئێستادا زمانی کوردی زۆر پێویستی بەوەیە هەنگاوی دیجیتالی بۆ بمرێ لەبەرەوەی لە ناو تەکنۆلۆژیا زمانی کوردی تا ڕادێک لاوەدا چەنە ئیشی باشی بۆ کراوە بەڵام پێویستی بۆیە هەر کەسێک ئەوانی کە پرۆگرام سازن و بەتایبەت ئەوانی کە کەسانی شارەزان لە لای خۆیانەوە هەوڵێکی جددی بن و بتوانن ئەگەر بە ئیشێکی بچووکیش بێ ئیش بکەن بۆەوەی زمانی کوردی بەرەو پێش بەرن و بەهێزی بکەن لە ناو دنیای دیجیتالیدا. پلانتانەیە بۆ شێوازارەکان دیکەشی بکەن؟ وڵی ئەگەر ئەو کتێبانەمان دەست بکەوێت بەڵێ فەرەنگەکانمان دەست بکەوێت و مۆڵەتیشمان بەنە چکمێمە کاگمعین خۆی لە ڕێگەی چەند کەسێکەوە چوو بۆ لای مامۆستا جەمال مۆڵەتی لێ وەرگرت بۆی لە داهاتوە کێشەکە ئەو ئیشەمان هیچ بربەستیان گرفتێکمان بۆ دروست نەکات. ئەترەگەر هەر کەسێکی تر بێ بۆن مندا فەرهەنگەکەیمان بات ئێمە ئامادەین. مامۆستا جەمال دڵی خۆش بوو لەوەی کەوە خەریکی ئەم کارن؟ بەڵێ پێی خۆش و زۆری هەر خۆشی پێشنیاری بۆ کردین کە هەر بەرنامەکەش بەنای کتێبەکەەوە بێ بەناوی وەرقوڵ. باشە کاک دۆستی تۆ با بڵێن لەم فەرهەنگە پرۆگرام سازیت کرد و پێم بۆ ماوەیەکی درێژیش خەریکی ئەم سیستمە بوویت دروستە پێم بڵێ فێری هەورامی بوویت بە باشی فێر بوویت با بڵێن ئەتوانێت قسەی پێ بکەیت توانین گفتوگۆی پێ بکەیت؟ وڵی ئەوەی زیاتر سەرنجمان لەسەر بابەتی پرۆگرام سازیەکە بوو زۆر ینی سەرنجمان لەسەرەوە نەبوو جارە فێری شێوەزاری هەورامەکە پلانتانەیە کە فێربن؟ وڵی تر بەپی پێویستیش لەوانەیە ڕۆژانە خۆشمان سێریکەین جا کۆمەڵک شتێک شتی مهمی کەشی تایژەوەی هەر جارێک کە بەرنامەکەیتەوە وشەیەکی ڕێکەوتی تایە کە هەر کەسێک کەیکات توانێت لە ڕێگەیەوەشەوە گەر جارێکیش بێ فێری وشەیەکی نوێ بێت. باشەوە ئێمە کاگرابەرمان هەیە لێرە ئەو ئەتوانین تەرجمەمان بۆ بکە. ئێستا فەرهەنگەکەشەیە کەواتە کاکرابەر فەرهەنگەکە بەکارێنین ئیتر باشە. زۆر باشە بابینە سەر ئەوەی ئێستا دنیای تەکنۆلۆژیایە کەواتە ئەکرێ بڵێن لە ئێستا بوون ئەم فەرهەنگە ئەگەر پێشتر زۆر بەردەست نەکەوت بێت ئەستا لە ڕێگای ئەپەکەەوە بتوانن بە ئاسانتری یاخود ڕکلامێکی باشتان بۆ کردە بۆ ئەپەکە؟ بەڵێ وەکەوەی کە فەرهەنگەکە خۆی پێشتر بە شێوەی کتێب بەردەست بووە لەوانەیە هەنێک کێشە بێتە پێشەوە لەوانە بۆنە چاپەکە بەردەست نەبێیان لە هەنێ شوێنی دیاریکراوە بەردەست نەبێت لە هەنێ ناوچەیە بە ئاسانی نتوانی بەدەست بگا بەڵام لە ڕێگەی ئەوەی کە ئێمە کردومانە بە دیجیتاڵی هەموو کەسێک بە ئاسانی لە ڕێگەیەوە تەنها لە مۆبایلەکەی خۆیەوە بگەڕێ بنووسێ وەرقوڵ بە ئاسانی توانێت بگا بم فەرهەنگە و دایبەزێنێ و هەر وشێکیش بێت تیا بگەڕێەوەی. یعنی ئەگەر فەرهەنگی زاراوەیەکی دیکەتان دەست بکەوێت هەرتوانن لەم ئەپەیە بەکاریبێنن ئەتوانین هەر لە مەشا بۆن منە لە داهاتووە وەشانێکی نوێی بۆ دابنین و وەزاراوی کەشی بۆ دانی بەڵام ئەگە فەرەنگی کەمان دەست بکەویش هەر بە بەرنامەیەکی جیاواز بڵاوەکەینەوە. لەوانەیە ئەمە تۆزێک سەخت بێلەوەی کە ناوێکی هەورامی بۆنە بۆ فەرەنگێکی سۆرانی گوڵمانجی بێت بەڵام زۆر باشە. لەگەڵ هاوڕەکەتان لە ئێستا ڕۆژانە هەستە قاڵی ئەوەن کە پلاندانن بە دیجیتاڵی کردنی فەرەنگی کوردی بە دیجیتاڵی کردنی بابەتە کوردیەکان؟ وەڵاهی منوەکو خۆم چەند پرۆژێکی نووسراوم هەیە لە لای خۆم کە دامناوە بۆ داهاتوو ئیشی لەسەرکەم بەڵام پرۆژەیەکی ترمێ ئەویژەر بۆ بابەتی تەکنۆلۆژیایە ئەویان کۆمەڵگایەکی تەکنۆلۆژیە بۆ گەشە پێدەرانی کورد لەگەڵ کۆمەڵک فێرکاری تەکنۆلۆژی بۆ ئەو کەسانی کە لە ناو تەکنۆلۆژیان و کاری سەرکیان ئەوەیە کۆمەڵگایەکی کوردی یەکەمی کۆمەڵگای کوردی ئەبێت و ئینشاڵڵا لە ماوەی داهاتووە بەردەست بێت و ئەو هاوڕێشم ئەوەیە ئاگادار بم ئیشێکی زۆر جوانیە بەڵام وڵاتم لێ هەرگیر نەگرتووە ناتوانم بڵم بەڵام ئەزانم ئیشێکی زۆر نایابیەویش. باشە کاک دۆستی چی یارمەتی دەرەبوو لە نووسینەوەی ئەم فەرهەنگەیە بابن بە پرۆگرام سازکردنی ئەم فەرهەنگەیە چێ توانی یارمەتی تۆ بە؟ وەکو بە پرۆگرامکردنەکەی تەنها خۆم کردومە بەڵام ئەو هاوڕێم کاگمعین ئەویش هاوکاریکی باشی کردوم لە داتاکە بە تایبەتەوەی کە هەورامی 4 پیتی زیاترە لە سۆرانی بۆیە ئەو 4 پیتەش ستاندار نەبوو و دەرنەئەکەو لە هەموو سیستەم و پلتفۆرمێکە بۆیە ئەو هەستا بە ستاندارکردنی ئەو پیتانەوە بۆەوەی لەسەر هەموو سیستەمێک بە تەواوەتی دەرکەوێت ئەو ئەرکی کێشا بەڕاستی ئیشێکی قورسی بوو. زۆر باشەک و پرۆگرام سازێک تا چەند گرنگە کاتێک ئێوە بەرنمەیەکی ئاوا ئەپلیکیشنێک دروست ئەکەن بەوەی کە ئەوەندە سادە و ساکار بێت هەموو کەسێک بتوانێت بە ئاسانی بەکاری بهێنێت. بە تاکیدەوە خاڵێکی زۆر گرنگە چونکە لەبەرەوەی هەتاوکو ئەو ڕووکارە گە ڕووکارێکی ئاسان و باش نەبێت بۆ تێگەیشتن لەوانەیە زۆر کەس یەکسەر بێسەر بێت لێ بیسڕێتەوە بەڵام ئەگەر وازح بێت و بۆ منە ڕوون بێت کە هەر کەسێک کە بەرنامەکەی بینی یەکسەر بە ئاسانی لی تێبگات و بزانێ ئەمە مەبەستەکە لی چییە بۆیەوە زۆر گرنگێکە کە هەر لەو خاڵانشی کە لەناو پرۆگرام سازیە زۆر گرنگە و خاڵی لە پێشی نەشە. زۆر باشێک پرسیاری دیکە هەبوو لام گرنگ و شێوەی سەوتی تایە؟ شێوەی دەنگی تیانە چکم لەبەرەوەی نەک بۆ شێوەزاری هەورام
هەورامی هەر بۆ شێوەزارەکانی تریش لە ئێستا دانیاونەی بزانم تەنها بۆ شێوەزاری کرمانجی هەیە بەڵام لە ئێستا لە زۆر شوێنەوە لە شوێنە بەناوبانگەکان وەکو مۆزیلا وەکو گۆگڵەوانە کاری لەسەرکرێ داتاسێتی گەورە گەوریانی ڕۆژانە خەڵک هەر لە لای خۆیەوە دەنگی خۆی تۆمارەکە یان پێداچوونەوەکەن بۆ هەموو کەسێک دەتوانێت لە لای خۆیەوە ئەو شتە بکات پێداچوونەوە بکات بۆ ئەو دەنگانە یان خۆشی دەنگ زیاد بکات. دۆستی حەزەکە بە چی بگات و ئامانجی چێ و ئێوێ لە بواری پرۆگرام سازیە بەکوێ بگات؟ بێگومان ئاماجمان بە تایبەت لەم پرۆژەیە بۆ بەرەو پێشبردننی زمانی کوردی بووە لە دنیای دیجیتاڵیدا کە بەڕاستی ئەوە کارێکی زۆر گرنگە لەسەر هەموو پرۆگرام سازێک هیوادارین لە داهاتوو هەموو کەسێک گەربەیشێکی بچووکیش بێ بەشدار بێتەوە و ئێمەش بێگومان ئاماجمان هەروەیە لە داهاتووش بتوانین کاری باشتر بکەین بۆ زمانی کوردی و بتوانین زمانی کوردی بەرەو پێش بەرین و زیاتر بەهێزیژی بکەین ئەگەر بە کارێکی بچووکیش بێت. ئێمە دەستخۆشی لەکەین و هیوادارم لەوەی کە بتوان لە داهاتووە کە لە پرۆژەکانتان ئەوە بێت کە وشەی کوردی بە شێوە دەنگەکەی بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین خاوەنی یەک فەرهەنگ و یەک دەنگ بین لە فەرهەنگی کوردی و دەوڵەمەندتر بێ زمانی کوردیمان. زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون دەستخۆشی لەکەین و هیوای سەرکەوتنە بۆ ئەو قازێ. زۆر سپاس بۆ میوانداریە. زۆر سپاس.